شوية وقيامتيان خواهي پرودگار لدرد و بلاو کیشو و مشکیله و بلاو مصیبت او عم ایمش بپاریزه دست عن خوش ببراسي خوارني كي بتام خوش والحمد لله بلا ولا زكاة ويكي النعمة كاني خاي جولا كمسألة إيه ويا إسلامية خاي جولا فرمي ورضيت لكم الإسلام دينا من غازين بويكي تنها عيني بيروزي إسلام عيني أوبت ويا أما عينة جيغاش عنازية چونك أو خاي كبونولي بروس كزوا أو خواهيك إيمو غرب شي دروس كردوها هل أو خواهيك أم شريعتي بوي مداناو شريعتي إسلام عيني بيروزي إسلام باشترين عينيك لسر زويدا وتنا خواهي قرأ وعينش قبول دكات هكذا غيري أو برنامج بدي تبر خواهي قرأ دفهمي لدنيا دالي قبول ناكري ولا قيامتش خسارة من دميت سباسي خواهكين كخواهي قرأ إيمي با مسلماني خلق دول الحمد لله الحمد لله مسلمان الحمد لله لديك باودي باوردار بردوام بڵێن خۆیان سپاس بۆ تۆ کە ئێمەت هیدایەت داوە لە حەدیثێکی صحیح داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە هەموو زۆرێتی ئادەمی دروست کە سەلامی خوای لەسەر بێ هەمووی لە پشتی دەکرێت وەک لە قورئان و حەدیثە باس کراوە خوای گەورە ئەوەی کە دێتە سەر زەوی هەمووی لە پشتی ئادەمدا چۆ سەلامی خوای لەسەر بێ ئەو زۆریەتە ئەو نەوەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە کە دروستی کرد هەموو مرۆڤەی دروست کرد ئەفەرمێت لە تاریکیە دروستی کرد لە تاریکیەکە بوو وألقى عليهم من نوره خوای گەورە نوری خۆی هاویشت بۆ ئەو ڕۆحانە ئەو هەموو ڕۆحێک کە خوای گەورە دروستی کرد لە شوێنێکی تاریکدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر ڕۆحێک لەو ڕۆحانە نورەکەی بەرکەوت خوا هیدایەتی کرد الحمد لله ئەوەشی بەری نەکەوت کە خوای گەورە زانایە بەرکێ بەرکێ ناکەوێ ئەوەی بەری نەکەوت بەنا بەخوا گومڕا و کافر سپاسی خوا بکەین ئالەو ڕۆژەدا خوای گەورە لەو تاریکێدا ڕۆحەکەی ئێمە لەو نورەی پێبەخشیوە ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە پێویستە سەجدەی شکر بۆ خوا بەریت لەسەری کە ئێمە کەسێکی کافر و بێباوەڕی لە الحمد لله و ئەو نورەی کە خوای پەروەردگار داوێتی بە ڕۆحەکان بەر ئێمە کەوتووە داواکەم لە خوای گەورە میرەبان لەسەری بمان ژێنێ بمان مرێنێ بۆیە ئەم ئیسلاماتان نەبێ ئینسان قەدری تەواوی نازانێت کاتێک کە دەمرید بە ئیمان و بە تەقواوە کاتێ دەبینی خوای گەورە چی دەرویەکی خێرت لێکاتەوە چەندێک دڵخۆشت دەکات لە ناو گۆڕەکەتدا لە کاتی مردنتدا و لە کاتی زیندووبوونەوەتدا و لە ساحەی مەحشەر ئەو کاتە دەزانی خوای گەورە چی نیعمەتێکی بە تۆ بەخشیوە بۆیە هەر کەسێک غیری ئیسلام هەڵبژێرێ و بیەوێ بەختەوەری بۆ خۆی بەدەست بهێنێ بەختی دنیا و قیامەت بێت چونکە ئەو کەسە دوژمنی خوایە چونکە ئەو کەسە شتێک دەکا خوا پێی خۆش نییە بەیانیش دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ناگەڕێتەوە بۆ لای ئیبلیس ناگەڕێتەوە بۆ لای ئەمریکا و رووسیا و نازانم کوێ دەگەڕێتەوە بۆ لای خوا محاسەبەیە کات بۆیە ئەو کەسانەی کە خراپەکارن و کاتێک کە تۆبە دەکەن و دەگەڕێنەوە بە ناو ئیسلام ئەوانە بەڕاستی قەدری ئەم دینە دەزانن بە گریانەوە شایەتمان دەهێنن بە گریانەوە باسی ئیسلام دەکەن ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێتە فەرمێ ئەگەر ئینسانێک بێباوەڕی بینی خراپەکاری بینی قەت دڵی بۆی لێ نادا و فرمێسکی بۆ ناڕژێنێت چونکە بینی وەری چەندێک خراپ ئەو کەسانی کە لەناو خراپەکاریە بوون و ئێستا خوا هیدایەتیانی داوە ئیمانی پیان بەخشیوە دڵخۆشن الحەمدولله بۆیە خوا نیعمەتی زۆرە بەسەرمانەوە ئەم ئیسلامە ئاینێکی جوان و پاک و پیرۆزە فەرمانی بە ئێمە کە دوو ڕێز و حورمەت لە یەکتری بگرین ئەمە ڕێز و حورمەتێکە کە ئەم ماڵە بەڕێزە کردویانە سونەتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەستیان خۆش بێ یاخوا ئێوەش بەخێر بێن خوا پاداشتی خێری هەموو لای بداتەوە خوای گەورە تەمەندرێژمان بکە منداڵەکانمان خۆمان ساڵحیان بکە بنەمایی خەیر و خۆشی بۆ دنیا و قیامەتمان خوای گەورە گوناهکارمان خۆش بە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە یا ڕەبی خوایە داوای بەهەشت لێکن بەهەشتمان پێ بەخشە یا ڕەب العالەمین خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕا کاتێکمان مرێنە خۆت دێمان ڕازی بی آمین آمین آمین.